بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. لا كليلكاني تيجيشتنو الرامان لقرآن بيروز يك لكليلكاني ديك كباسي بكين التفاعل مع الآيات كزور جرينجا قرآن دخينينوا تيكل بين لقري لقالي آوة بين كارليك بكين لقال آية كاني قرآن لبروي قرآن بيامكاني پروردگار رب العالمين لبوتو دادا بزيد او بيامانا دبي وكو بيام تماشای بكي يعني تاكا ريقايك اما لجياني خومان بي رزقار ببين تاكا هدايتك لبردست مان بي تاكا منهجك لوي لسري بروين او قرآنية وكو خواهي قوربا پیغمبر عليه الصلاة والسلام دا فرميتن امن هيتس درتسيكم نية هيتس ريكم نية لبو درتسون ورزقار بنابي إلا بس نبيتن إلا بقياندني أو بيامي خواهي قورا نبيتن أو بياماني كخواهي قورا نارديتو رونكردنوي أو بيامان نبيتن كاتوانا بيامي خواهي قورا لبو مدابزية لو اوي بباشي براستي لقر قرآن تيكل بين ولقري آوة تبين يك لوشتاني كدبي بيكين اوي لخيال ولذهن من او واسطانه لا بدين كوا بيمان ويا مثلا او واسطانه كهيا قرآن راسته دابزي لبو جبريل لجبريل لبو پیغمبر عليه الصلاة والسلام لپیغمبر عليه الصلاة والسلام زيل لبو زيل هتا ما بلام زور زار ذهني ما اما بغلط دبا واد زاني لما دورة او بيامه دبي وها تعاملي لقربكي كأنما لبوتو بتايبت دابزيا لبروي او خداي سبحانه وتعالى دايب زانديا رب العالمين خالقي توشا كو بيامي دابزانديا وشي كسا دي كنيا تشبيه نبي بري او كتابة شي نوسيت آقاي لمنا بلام او خالق رب العالمين آقاي لتوا لتس زمانة شي لتكاتا شي خلق دبي لجيانت بيوستد بتدبي برسياري تدبي چێشەی چ دەبیتن داوای چ دەکەی ئاگای لە هەر یەکێکەمانە لۆ یەکە ئەو پەیامەی ناردیە لە بۆ هەر یەکێکەمانە کاتێک کە دەیخینیەوە بەو نەوعەی بیخینەوە کە ئەنەما لە بۆ تو دابەسێ چونکە ئەو قورئانە مناجاتکردنە گفتوگۆکردنە لەگەڵ رب العالمین سبحانه وتعالى لۆیە قسەیەکی جوان هەیە دەرێتن ئەگەر هەرچەند مەشغوڵ بووی دوو شتی لەبیر مەکە لە ژیانت نوێژ لبروي گفتوگۆ پەیامی تووە قسەی تووە لەگەر پەروەردگارت خطاب لەگەر الله جل جلاله دەکەی وقورئانی لەبیر مەکە لەبەرەوەی گفتوگۆ و خطابی الله جل جلاله لەگەرە تو واگەر تەماشا بکەی ئەوها لەگەر قورئانی تێکردبی دەبینی لە حاڵەتی زۆر ناخۆش لە حاڵەتی کە دەبینی زۆر دوور کەتیەوە هەست دەکەی لەگەڵ دنیای زۆر تێکردبووی هەست دەکەی کە دڵت بەرەو ڕەقی دەچی هەست دەکەی لە ناو کێشە و مشکلێکی زۆری بە حەقیقی بێ خزمەت قورئانێ دەبینی زۆر بە زوویی قورئان حاڵەتەکەت دەگۆڕیتن ممکنە لە عیباداتی دی ماوەکی زۆر لە عیبادەتەکان ڕابێ ئەوجە دڵت ئەوها نەرم بیتەوە و بێتەوە سەرجێی خۆی بەڵام بە قورئانێ بە ماوەکی زۆر کورت بەڵام بە قورئان خوێندنەکی بە تەدەبور و بە تێڕامان و تێفکرین بقلب لخزمتي بون دقيوة أو حالتي زور زود نرم دبيتو بقرآنه بقلب ورقرتني قرآنه چونك قرآن أصل لبو قلب دابسيا دبي بقلبش استقبال بكري هوني نزل به الروح الأمين لبو چندر على قلبك لنا وهمو أعضاء كان وأندام كان لبو چندر دابسيا القرآن لبو الضل بدل كور بجيريتن أو زاد بيني كتنزو سودي دبيتن تنزو إنسان لقري تيكل دبيتن لو لقل تيكربون وتفاعل لقر قرآني تتعي إنسان تسن وسيلة بقري تبريان تماشا بكا كبيغمبر عليه الصلاة والسلام بتن اشتشي بكار هنايا لبو تيكلبوني لقر قرآني لكاتي خوينو يكلوانا كاتي قرآني دخينيوا وەکو باسما کرد هەست بکە تەواو ئەوە پەیامی خوایە لە بۆ تو لە بۆ ژیانی تو بە تایبەتی ناردرایە لۆی کاتێک کە پرسیارەکی دەکە جوای پرسیارەکەی بدەوە
جای پرسیارەکەی بدەوە نەک وەکو کتابەکە نووسرایە و ئەمن دەخینمەوە و معلوماتە و کتابە چ دەرێت سنارێ خۆت دوور ببینی نا ئەوە لە بۆ تووە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەو ئاەتانەدا دەچوو مەسەڵەن خوای گەورە دەفەرمێ سەبح اسم ربک الأعلى ئەمر دەکا ناوی پەروەردیگارت بەرز ڕابگرە یەکسەر نەدەڕۆی جوابی دەداوە سبحان ربي الأعلى يعني فسبح باسم ربك العظيم سبحان ربي العظيم جوابي أو آياتاني دداوة يعني يكلا هاولاني پیغمبر عليه الصلاة والسلام ليدا جيرنوك نوێژی دەکرد لە سەربانی شەو نوێژی دەکرد و یان نوێژی دیکەی سنەتی دەکرد کە بە ئاەتەیدا ڕەت دەبوو کە خوای گەورە دەفەرمی ئەلەیسە ذلك بقادر على أن يحيي الموتى لە کۆتایی سوورەتی القیامە ئایا ئەو خودای ئەم گۆی خەڵق کردیە بەتوانانیە جارەکی دیکەش ئەم گۆ دروست بکاتەوە دەرێ جوابی دەداوە دەیگوت سبحانەکە فەبەلە دەیگو بەڵێ پاک و بێگەردی لۆتووە تو بەتوانای ئەوجا لێیان پرسی لەو صحابەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی لە پێغەمبەریم گوێ لێ بووە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەوها جوابی دایتەوە کەواتە لەو شوێنانەی پرسیارە سونەتە لە شوێنەکانی تریش کە پرسیارە جوابی پرسیارەکەی بدەیەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە سوورەتی الرەحمانی دەخین دەگەیشتە فەبئەیی ئالائی رەبیکوما تکەذیبان کە سوورەتی الرەحمان نیعمەتەکانی خوای گەورە دەژمێریتن لە پاش هەر نیعمەتە چیش دەفەرمی ئایا بە بەرامبەر چ نیعمەتەکە لە نیعمەتەکانی خوای گەورە ئەم گۆ بە درۆی دەزانن و ڕەتی دەکەنەوە دەفەرمی سەحابەکان بێدەنگ بوون پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەوێ فەرمووی ئەو سوورەتەم لە بۆ جنەکان خوێندەوە کاردانەوەی جنەکان لە بەرامبەر ئەو سوورەتەی لەم گۆ باشتر بوو لەبەرەوەی هەر کاتێک کە دەگەیشتنە ئەو پرسیارێکە خوای گەورە دەیفەرموو فەبئەیی ئالائی رەبیکوما تکەذیبان جنەکان جوابیان دەداوە دەیانگۆ لا بشەیء من نعمك ربنا نکەذب فلك الحمد بە هیچ لە نیعمەتەکانی تو بەدرۆ نازانین سوپاس و ستایش لە بۆ تو لە بەرامبەر نیعمەتەکان لەبەر بە درۆزانینی نیعمەتەکان کووە ئەوەیە کەوا خوای گەورە ئەمنی خەڵق کردیە ڕزقم دەداتن نیعمەتم لەگەر دەکاتن ئەمن شکرانەی لەسەر نەکەم عیبادەتی خوای گەورەی پێ نەکەم کە ئەنەما دەرێم ئەتوونەت دایمە خەریکی یەکەچی دیکەمە خەریکی سوپاسکردنی یەکەشی دیکەمە ئەو دایتیە من کەواتە بە عەمەلی کاتێک سوپاس و عیبادەت لۆغەی خوای دەکرێت ئەو نیعمەتانە لەوی دەزاندرێتن ئەوجا بە زمان برێتن ئەوە لە خوای دەزانم یان نازانم عەمەل شەرتە لۆیە دەرێن سوپاس و ستایش هەر لۆ تووە لە هەموو نیعمەتەکان و هەر لەلایەن تووەیە هاتە ئەوە یەک لە هۆکارەکان یەکی دیکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەکاری هێنایە دوعای کردیە لە کاتی بەو شوێنانەیدا ڕەت بووەکەوە دوعا وەکو برێ مناسەبەی لەگەر هەیە دگونجاوە لەگەری دوعای لەگەڵ بکرێتن لەبەرەوەی هەم ئەتوو لە مناجاتی لەگەڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالە و هەم ئەو دوعایەش داواکاریە بە مناجات لە خودای سوبحانەهو وتەعالە زۆر گرینگە ئینسان لەگەڵی بکاتن یعنی ئەوەی تاقیکەنەوە لە قورئان خوێنی خۆتان لەگەر ئاەتەکان دوعای بکەن دەبینی ئەو دوعایە تامەکی زۆر زیاتری هەیە و دەبینی زۆر زوو لەگەر معانی ئاەتەکانی قورئانیش تێکەڵ دەبی وەلەکوب لە پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام جێردرایتەوە کە حودەیفە باسی شەو نوێژی پێغەمبەری دەکا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی کاتێک بە ئاەتەکی باسی بەهەشتێ یان ڕەحمەتیدا تێپەڕی با داوای بەهەشتی دەکرد حتا لە ناو نوێژش باسی بەهەشتی کرا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرمی اللهم إني أسألك الجنة لەگەر ئاەتەکەی ڕەتی دەکردەوە و بە سەبری بیتن تۆزێک بە ئەوەی گوێیان لێ دەبوو هەستیان پێ دەکرد کە ئەو دوعای دەکاتن باسی جەهەنەم و عەذاب بیتن دەیگو اللهم إني أعوذ بك من النار بەو شێوەی لەگەر قورئانێ دوعای دەکرد یان لە دوای تەوابوونی ڕاستەوخۆ سەحابەکان هەبووەکەوە قورئان یەکسەر لە دوای تەوابوونی ئەو حیزبەی کە قورئانی خوێندیە دوعای کردیان لە دوای ختمی دیسانێک کە دوعا بکرێتن و عوفی کوڕی مالیک وەصفی نوێژی پێغەمبەری دەکا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی شەوێکی چووم لەلای لەگەڵی هەرسامەوە و لە نوێژەکەی لە دوام بەست پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی بە سوورەتی بەقەرە کرد هەر ئاەتێک ڕەحمەت بە ئیلا دەوەستا و داوای ڕەحمەتی دەکرد هەر ئاەتێک باسی عەذاب بە ئیلا دەوەستا و داوای دەکرد خوایە لەو عەذابەی بمپارێسی کاتەها تێکەڵبوون و دوعاکردن چەند تەئسیری هەیە ئەگەر یعنی زانای وا هەیە لێیان باس کردیە ختمی کردیە بەو نەوەی
يعني هەر ئاەتەی قورئانێ لەگەر هەر ئاەتەی لە پاشی دوعایەکی کردی، لەگەر هەر ئاەتەی دوعایەکی کردی هەتا ئەوە ختمی تەدەبوری بووە، يعني وا هەبوو بە ساڵ هەتا ختمەکی تەواو کردی لەبەرەوەی لەسەر ڕاوەستایە دوعای لەگەر کردیە کە ئەوە بەڕاستی تەفاعولە ئاوێتە دەبێت و لەگەر ئاەتەکان دەزانی کە ئەو ئاەتانە لە بۆ تو دابەزیە دەرمانی دەردەکانی تو چارەسەرکە، دەیەوێت دڵی تو ئاوەدان کاتەوە، دەیەوێت ژیانی تو بە عمل ئاوەدان کاتەوە. و یەکی دیکە لە تێکەڵبوون و تەفاعولەکان لەگەر ئاەتەکان ئەوەیە کە ئینسان بگریێتن لەگەڵ ئاەتەکان، لەبەرەوەی سەحابەی پێغەمبەری عەلەیهی سڵاو وسەلام و پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لە کاتی قورئان خوێندنەکەیان لەبەرەوەی ئەوە پەیامی پەروەردیگارە بەو عەزەمەتەوە هەستیان پێدەکرد. یەکسەر ئینسان ئەگەر هەست بەو عەزەمەتەی بکاتن بەخۆی هەندێک جاروێ هەندێک حەرەکە هەندێک هەست و نەست و شعوری لێ بە دیار دەکەوێت. ئەزاندە لە سەحابان ڕیوایەت دەکەن دەفەرمون کە قورئانیان دەخوێندەوە دوایە موسحەفەکەیان بە سینجی وەدەنا ماسیان دەکرد دەیان گۆ کەلام و ڕەبی کەلام و ڕەبی، یعنی کوو مەسەلەن منداڵێکی بینی تەشبیه نەبی زۆر قژ بیتن خۆت پێڕانەگیری لە باوەشی بگری و ماچەچی لێ بکەی لەبەرچێ ئەوە لەگەر تێکەربوونی ینی هەندێک هەرس و کەوت هەیە هەر ناڕاستە و خۆ بەبێ دەستی تو لە بۆت دێتن ئەوها لەگەر ئەو ئاەتانی قورئانی ئەو سەحابانە تێکەربووینە. یان هەتا ئەگەر ئینسانێک بەس بە عقل وەز بە قەلب لە خزمەت قورئان بیتن واللهی بێباوەڕیش بیتن معناکانی قورئانە یەکسەر لەگەر دڵی تێکەر دەبیتن. یەک لە سەحابەکان کە دوایێ موسڵمان بوو جوبەیری مطعمی کوڕی جوبەیر لە وەختی کە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئەو ئەسیرانەیان کەتە بەردەست موسڵمانان لە پاش جەنگی بەدر ئەو لە مەکەی ڕاهات لە بۆ مەدینەی لە بۆ ئەوەی ئەو ئەسیرانە مەسەلەن وەربگریتەوە مفاوەزات بکە وەکو بڕێ ئەسیرەکان وەربگریتەوە دەڵێ گوێم لێ بوو پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە نوێژی مەغریب سوورەتی ئەطوری دەخوێند هەتا گەیشتە و ئاەتەی ئەم خولقوا من غەیری شەیء ئەم هم الخالقون ئەم خەلقوا السەماوات والأرض بل لا یوقنون، ئەوان ئاسمان و زەویان دروست کردیە یان لە خۆڕا دروست بوونە یان خالق خەڵقی کردینە دەرێ کادە قەلبی ئەن یەطیر خەریک بوو درم بفڕی مسلمانیش نەبوو ئەوها لەگەر ئەو ئاەتانە تێکەربووم. لۆ ئینسان ئەگەر بە گوێی دڵ گوێ بداتە ئاەتەکان بێ باوەڕیش بیتن هەز دەکاتن و بە تەواوی لەگەری تێکەر دەبیتن و ئەو قورئانە قسەی لەگەر دەکاتن ئەو معانیانەی بە مێشتی دادێتن جوابی دەداتەوە. وەخوای گەورە سبحانه وتعالى وەصفی ئیمانداران دەکا کە ئەوە صیفەتیتیان لەگەر قورئان خوێندنی دەگرین دەفەرمێ وقورئانا فرقناه لتقرأه على الناس على مكث ئەو قورئانەمان بەش بەش کردیە سوورەت سوورەت و بەش بەش دامان بەزانیە لۆی بە هێواشی بخیندرێتەوە، یعنی شتێک نییە بە پەلەپەلی لێ بکرێتن لەبەرەوەی یەکێک لە دەردەکانی ئەوەی کەوا دەبیتە مانع لۆی ئینسان ئیستیفادە لە قورئانێ بکە پەلەکردنە کات کەم تەرخانکردنە لە بۆ قورئانێ هەر بە پەلە دەمەوێت زوو تەواوی کەم زوو بیخینمەوە زوو ختمەکەی تەواو کەم ئەوە وەر لێ دەکاتن کە ئینسان مانع بی لەوەی بستە ناوە ڕۆکی قورئانێ. وخوای گەورە سبحانه وتعالى دەزانی ئەو کەلامە کەلامێکی زۆر پتەوە باسی معنای زۆر گەورە زۆر قوڵ دەکاتن لۆی پێویستی بە وەستانە لەسەری ممچینە ئەگەر بتەوێت تەدەبوری تێدا بکەی وەکو یەک لە سەحابەکان دەیفەرموو سوورەتی ئەزەلزەلە بخینمەوە و تەدەبوری تێدا بکەم و لەسەری ڕاوەستم زۆر پێم باشترە لەوەی چەندین سوورەتی درێژ بخینمەوە کە بێ ئاگا بم لێ لۆی ئەگەر تێیدا قۆڵ ببیەوە وەختی دەوێتن ئەو وەختەی دەبی ئینسان لە بۆ تەرخان بکاتن. وخوای گەورەش لەبەر هەندێ ئەوها بە بەش بەش ناردیتی لە بۆ سەردڵی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هەتا دڵی ویش نەیتوانێت تەحەمولی ئەوەی بکاتن کە هەموو قورئانی پێکەوە بە یەکجاری لۆدا ببەسی چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە قورئانی وەردەگرت بەس لەفظ لەبەرکردن نەبوو بە معناوە ئەو قورئانەی وەردەگرت بە فەهمەوە ئەو قورئانەی لە بۆ دادەبەسی. دەفەرمی بە لە سەرخۆیی بیخینەوە و ئەمە دامان بەزاندیە بە دابەزاننی پەیتا پەیتا قل آمنوا به أو لا تؤمنوا ئەم گۆ ئیمان بین یان ئیمان نەینن إن الذين أوتوا العلم إذا يتلى من قبله إذا يتلى عليهم يخرون للأذقان سجدا ئەوانەی پێشەم گۆ کاتێک ئاەتەکانی خۆیان لە بۆ دادەبەزی یەکسەر دەکەتنە سەر چۆک سوزدەیان دەبرد کاتەیەک لە تێکەڵبوونەکانیش ئەو سوزدەبردنێ ئەو سوزدانە لۆ دانراینە لەگەر تیلاوەی هەبی لۆی تێکەڵبی لەگەر معانیەکانی قورئان ئەزۆ باشی خەڕەش دەکا خەڕە ئەوەیە
يعني أونية بلسر خوي بي يكسر عاردي دادا كون كانما وكبر موقفك خود بيرانا جيري لقري يكسر لبوسوس دبرني بكوي تسر عاردي. ويقولون سبحان ربنا إن كان وعد ربنا لمفعولا ويخرون للأذقان سوزددبا دكون سرتوك ويبكون ويزيدهم خشوعا دقريين وخشوعيان بو خوين نوي قرآن زياد دبيتن. وخواي قول سبحانه وتعالى باسي همو بيغمران دك هذا فأولئك الذين أنعم الله عليهم من النبيين من ذرية آدم وممن حملنا مع نوح ومن ذرية إبراهيم وإسرائيل وممن هدينا واجتبينا إذا يتلى عليهم آيات الرحمن خروا سجدا وبكيا. أو أنا هرهميان أو بيغمران عليهم الصلاة والسلام شوين كوتواني أو بيغمران آياتي پروردگاريان لو خيان دراباوا دقريان وسوزديان دبر لو خداي سبحانه وتعالى. وبيغمبر عليه الصلاة والسلام بخوي جاريوها بو داواي لابن مسعود كرديت فرميتي قرآن ملو بخينوها مسعود فرمي لو تبخينوها كاتك لسرة دابزيا فرمي سرتاي سورة النساء لو خيندوها ليش تأوشويني كأخواي قولة فرمي فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء الشهيدا فرمي ابن مسعود تمع شيء بيغمبر يكون عليه الصلاة والسلام فرمي سكرتها وكاني دهات أخواره والنموني صحابة كان وسلفي الصالح يكزار زورك كولا قرأوا قرآن تيكربون إيوان هي نخوش بو إيوان هي قرياء إيوان هي لموقفة كزور توربوا يعني لموقفة كبرياري زور قوريدا أتشي لو خندراتو يكسر راوسته أو باس إمام عمر ذكر كان وقافا عند كتاب الله لا الكتاب إخوائي قوله زور هذا وسته جار ويا خطبة إذا قصة كريه لبوام وخلق يكس آتشي ببير هنا يكسر راوسته قرياء وكبر الشوق بوا لبروي آياتي إخوائي قوله سبحانه وتعالى بوشي ويدا بتعامل لقلب بكري أو زاد الزاني تتامتشي هي كبونا وعما خين أو زاد الزاني تتامتشي هي وكولا قريتي كردمين كليلة شدي كلا كليلة كاني تيجيشتن ورامل القرآن أويك سبب نزول كاني آية كان بزاني معرفة أسباب النزول أو هو كارانك أو آياتاني لبودابز طبعا بيدا قوتري سبب نزول ما بس للسبب كي أو النية كبري والله أو آية أجر أو رودا ورونا ذا بدانا دبزيت سمك أو قرآن للوحي محفوظة لا إخوائي قولا لأزل وبرايتوا ما بس تكي أوي زياتر أو رودا والرويدايا بهوي أو رودا ولكاتي أو روداوي أو آية دابزي بو مناسبة دابزي لو هندق قوتيان بقوت لي مناسبة النزول يعني بمناسبة وي بهو بقنزان لقلوي دابزي لبرو إخوائي قول سبحانه وتعالى حكمتي وابوة كاو قرآن دادا بزيتن لوي أما بزاني كو آية كان زيب كين زور زارواب وبهوي الروداوكوا أو روداوي تار سربكا وببيت النمونك لبوما لداهاتودا أو آياتي أمد زيب كينو هزاران نموني تريبي زيب تار سربكري يعني كو تشبيه نبي مثلا لبيركاري قانون شي تنسي دو نمونك ما وصل نمونك دو نمون اللو حل دكا لو يتو ليه تيبقى يو قانونك وحل كردني أو زادي أتو هزاران نموني دي كبو قانوني حل دبيتن أو قرآن كدابزية خواهي قول سبحانه وتعالى بشيء واي داي بزاندية كزياتر أمل قانونك يتيبقين بعملي كتار سري كردية عملية تيدقين أو آيات باسي تسدك لتسجينغا چي دابزية أو يبقى بويدا قوتر السياق أو نص لتسياقة چي هاتية لتس شوينة چي هاتية چونك زور زاروي قصة كلا شويني خوي بيتا داري ما بستكي دا قوري بلا ريدا دسيتن لو يدبي بزاني كوا لباري تسدا بزيا ليت يبقين طبعا همو لا نكاني تفسير يارمتي در لو اما زيات القرآن تيبقين بلام اما بتايبتي لو كلي لي باس سبب نزول ما كرديا لبر اوي سبب نزول زور زاروي اگر انسان بي اقابيتن بحالا لهندك معناي آيات تيدقاتن وكو باسيش ما كرد او آيات كدابزيا او يكك لا رودا وكان بوا كبيتار سر كرديا حتى قيامتش رودا بها وشيوه بهوي او آياتي تار سر ذكر لو زانا قاعده شي جوان يند دارشتي فرمون العبره بعموم اللفظ وليس بخصوص السبب ايش كردن بقشتي بلا لفظ آياتك يا بمعنى قشتي كيتي نقبتنها لو او سببي هاتي بريتنها او زاري بو آياته بلكو بقشتي او معناها هتا
دەبینێتن. اینجا ئاەتەکانی قورئان بەگشتی دەبنە دوو بەشەکیان هەیە کە دابەزیە بەبێ ئەوەی سەبەبەکی معەیەن هەبیتن. خوای گەورە دای بەزاندیە بەبێ ئەوەی لە تایبەت بی بە ڕووداوەکی دیاری کراو. بەشێکی دیکەشیان هەیە کە تایبەتە بە ڕووداوەکی دیاریکرا و بەهۆی ڕووداوەکیەوە ئەو ئاەتانە دابەزیە. لۆی ئەمە سەبەب نزولی ئاەتەکی بزانین دەبی بگەڕێینەوە سەر ئەو ڕیوایەتانەی چ لە تەفسیرەکان چ لە کتوبی حەدیث هاتیە بە سەنەدەچی لە بۆ مێ ڕیوایەت کردیە ناکرێنی بە ڕەئی بی ئەوە دەبی لا بە سەنەد بی بە ڕیوایەت بی. دووەم دەبی ڕیوایەتەکە بەڕاستی مەرجی ئەوەیە کە صحیح بیتن، چونکە زۆر جاروێ ڕیوایەت باز دەکرێتن کە ضعیفە ئەوە نابیتە بەڵگە لە بۆی ئەوە سەبەبی نزولی ئەو ئاەتەی. وەلایەنە چی دیکەش مەرجەکی دیکە لە مەرجەکانی ئەوەی کات و سەبەب نزولەکی وەرگری دەبی صریحیش بی، یعنی ڕاشکاو بی برێ ئەو ئاەتە بە هۆکاری وەی دابەزیە. چونکە ئەوەش دیسان لە ناو وردەکاری زانستی علوم قورئانی هەیە کە مەسەلەن ئەسبابی نزول دەبنێت چەند بەشەک چەند مەرتەبەک ئیوان هەیە زۆر بە قووەتە یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەخۆی فەرموویەتی ئەو ئاەتە خوای گەورە دای بەزانیان حادیسەکە لە ڕووداوەکەی یەکسەر ئەو ئاەتە بەهۆی ئەو حادیسەیەوە دادەبەزێت. مەسەلەن ڕووداوی ئیفک بوختان بە دایکمان عائیشەی وانە ئەوە دیارە ئەو ئاەتانەی لەبارەی دابەزیە و حەدیثەکە صحیحە کە ئەو مەجموعە ئاەتە لەبارەی ئەو ڕووداوەیە. بەڵام هەندێکی دیکە هەیە سەحابەک فەرموویەتی ئەو ڕووداوە ڕوویدا ئەو ئاەتە دابەزی. سەحابەکە بە سەریحەوەی گوتیە نەک لە فعلی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان قەولی پێغەمبەری صلی الله علیه و سلم. هەندێکی دیکە هەیە نا سەحابەکە بە ڕاشکاو نەیگوتیە، گوتی وا بزانم کە ئەو ڕووداوە ڕوویدا لە پاشی ئەوە دابەزی. لۆی جاروێ چەندین ڕوودا و ڕوویدایە کە ئاەتەکە جێبەجێ کرایە جاری وایە هەر ڕووداوەکی باس کردیە ثم تلا هذه الآية پاشان ئەو ئاەتەی خوێندیتەوە، یعنی وای لۆ چووە بە بۆ چوونی خۆی کە ئەو ئاەتە مانای ئەو لۆ چارەسەرکردنی ئەو ڕووداوەیە یان لە بۆ حەلکردنی ئەو کێشەیەی دابەزیە. ئەوانە لە شوێنی خۆی بە تەفسیل باز دەکرێتن، بەڵام ئەوەی لە لایمە گرینگە ئەوەیە بزانی کە دۆ تێگەیشتن لە قورئانێ پێویستمان بەوەی دەبی بە تایبەتی لە هەندێک شوێن هەیە مانایەکە بە غەڵەت موچینە حاڵی ببی ئەگەر ئاگار لە سەبەب نزول نەبیتن. لۆ نمونە ئەمە هەندێک نمونەی دەتوانین باس بکەین ولله المشرق والمغرب فأينما تولوا فثم وجه الله. مشرق و مغرب ڕۆژهەڵات و ڕۆژاوە هی خوددایە ڕوو لە هەر چێ بکەن خوای گەورە لەوێن دەرە، یعنی ڕەزامەندی خوای گەورە قیبلەی خوای گەورە لەوێن دەرە. ئەلێرە ئەگەر ئەو ئاەتەی بەبێ سەبەب نزول تەفسیر بکەین چی لێ وەردەگرین؟ چونە زۆر کەس یەکسەر برێتن وەڵام نوێژ ڕوو لە هەر چێن دەربکەی خۆ خوای گەورە هەموو لایەک لە بۆ خوددایە و تەواو. بەڵام ناکات دەگەینە سەبەب نزولی دەزانین نا چونکە ئەمە ئاەتی دیکەمان هەیە فەوەلی وەجهەکە شەطر المەسجد الحرام لە نوێژێ واجب ئەمە ڕوو لە مەسجد الحرام بکەی. ئەوە لە بۆ کەسانە چی بووە کە بە سەفەر چوینە لە سەفەرەکەی نەیانزانیە چێن دەرقیبلەیە دوایە کە بە ئیجتیهادی خۆیان ڕوویان لە شوێنەی کردیە و گەڕاینەوە غەڵەت بووینە خەمیان هەرگرتیە کۆ ئەو نوێژەمان بە غەڵەتی کردیە خوای گەورە لە بۆوان فەرموویەتی ئەم گوت لەوە خۆواتان کردیە و هەوڵیشتاندایە بزان قیبلە چێن دەرە ئەوە خوای گەورە لێتان قبول دەکات. یان لەو ئاەتی پاشەوی کە خوای گەورە لە سوورەتی آل عمران دەفەرمی لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب. فەرمیوانەزان کەسانێکی کە دڵخۆش دەبن بەوەی پێیان درایە و حەزیان لێ سپاس بکرێن بە شتێکی کە نەیان کردیە ئەوانە ڕزگاریان نابیتن. لێرە هەتا لە جێرنەوە دە تابعین یەک پرسیاری کردی لە ئیبن عەباسی گوتیتی باشە ئەمە هەمومان حەزمان لە یەکەوە ئەو شتەی پێمان درایە و نیعمەتەکان دڵخۆش بین پێی و سپاس بکرێن لەسەری ئایا ئەو ئاەتە ئەمە دەگریتەوە؟ ابن عباس فەرمووینا ئەو باسی ئەهلی کتابە تەماشەی ئاەتی پێشی بکە إذا أخذنا ميثاق من أهل الكتاب لتبيننه للناس ولا تكتمونه. باسی ئەهلی کتاب دەکاتن کەوە ئەو کتابیان نەشارنەوە و ڕۆنی بکەنەوە. ئەوجا دەفەرمیتن لەبارەی ڕووداوەچی بووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لەبارەی حکمەچی کردێ لە ئەهلی کتاب ئەوان بە غەڵەتی جوابیان دایتەوە و حەقەکەیان شاردیتەوە و واشیان پیشاندایە زۆر بە موسەیتری ئەوە ڕاستەکەیە لە دینیمە و داوای ئەویان کردێ کە سوپاسیش بکرێن و خۆشیان هەرچێشایە کە
شاردیتیانەوە ئەوە باسی ئەو کەسانە دەکاتن کە زۆر جاروێ لە مەوقیفەکی شتەکەی ناڕاستە و داوای ئەوە دەکات لەسەر ئەو ناڕاستێش پاداش بدرێ یان ڕیوایەتە چی دیکە دەکرێت لە بارەی وانیشبی لە هەمان کاتدا چونکە جاروێ سەبەب نزول لە بۆ چەند ڕووداوەکی دابەزیە منافقەکان نەدەچوونە جەنگ و خۆیان بە پاش دەدا دوایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە جەنگ دەهاتەوە عوزریان دەهیناوە ئەمە ئەو هامان دەکرد ئەو هامان دەکرد خۆشیان هەردەچێشە دەیانویست لەسەرەوەی کە نەشتوینە مەدحیان بکا پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ ئەو لەبارەی وانە کەواتە لێرە ئەمە لە سیاقی ئاەتەکەی لە معنایەکەی لە بۆمان ڕۆن دەبیتەوە یان ئەو نمونەیەکە خوای گەورە سبحانه وتعالى باسی کەسێکی دەکا ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام هەندێک کەس هەیەکەوە قسەکانت سەرسوورمانت دەکا سەیر پێدێ بە قسەکانی قسەی زۆر جوان و ئەوە دەکا کەەوە ئینسان پێی معجەب دەبی و خوای گەورە دەکاتە شاهد لەسەر قسەکانی خۆی لەسەر دڵی دەڵێ خوا شایەدە لە دڵم ئەمن ئەو قسانە دەکەم خوای گەورەش دەزانی کەەوە کەسێکی زۆر خراپەکارە زۆر دوژبنە لێرەم چین ئەگە کەسێک ئەوەی بەعام وەگری برێ ینی هەر کەسێک معجەب بیان خوای گەورە بکاتە شاهد لە قسەکانی ئەوەی دەگریتەوە نا ئەوە لەبارەی کەسێکی دابەزیە کە ناوی ئەخنەس بووە هاتیە بە درۆ گوتیتی موسڵمان بوویمە قسەی زۆر گەورەشی کردیە کە خوا شایەدە من لە دڵەوە موسڵمان بوویمە موسڵمانێکی زۆر ڕاستم دوایە کە ڕۆیشتە لە ڕێ دزی کردیە ئەوی کە تەبەردەستی فەرهودی کردیە و خەڵکی کوشتیە و لە ئیمانیش پاشگەز بوویتەوە ئەوە باسی ئەو کەسانە دەکاتن کەوا بە حەقیقەت ئەو قسانەیان لە دڵەوە نییە و خوای گەورەش لەسەر دەکەنە شایەت کەواتە لێرە لۆمان بە دیارکەت کە شارەزابوون لە ئەسباب النزول لە هەندێک بە تایبەتی ئاەتەکان زۆر هاندەر و وەکو یارمەتی دەرە لەوەی ئەمە بە تەواوی لە مانایەکان تێبگاین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم